سڵاو خۆشەویستانم قوتابیان خوێنکارانی ئازیز لە درێژەی ڤیددیۆکانمان لەگەڵتانین لە کەناڵی ئاسۆی زانکۆوە بۆ باسکردنی بەشێکی نوێ لە بەشە ئەندازیاریەکان لە زانکۆکانی هەرێمی کوردستان کە ئەو بەشەش بریتە لە ئەندازیاری کیمیا و پترۆکیمیا. ئایا ئەم بەشە لە کام پارێزگا و لە کام زانکۆیە هەیە؟ کەمترین کۆنمرە وەرگیراوەکانی بە زانکۆڵاین و پارالێل چەندە؟ ئێوەی خۆشەویست بۆ وەرگرتنی ئەم داتا و زانیاریانە تا کۆتایی ڤیددیۆ بینەرمان بن و لەگەڵمان بن بۆ ئەوەی کەمترین کۆنمرە وەرگیراوەکانی ساڵی خوێندنی 2022-2023 بزانن و لە کاتی پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵاین بۆ ساڵی خوێندنی 2023-2024 سوودی لێ ببین. لایک و کۆمنت سەبسکرایبی کەناڵەکەشمان لە یاد مەکەن و هاوڕێیانتان ئاگادار بکەنەوە بۆ ئەوەی ئەوانش سوود لە ڤیددیۆکانمان ببین و ئەو داتا و زانیاریانە ببێتە مایەی پڕکردنەوەی شێوازێکی جوانی فۆرمی زانکۆڵاین. بە هیوای سەرکەوتنتان.